سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش دیارە وەکو خۆتان نەزانن ئەمڕۆ کۆبنەوەی هاوبەشی لایەنەکانی پێکهێنەری حکومەت و دەرێ حکومەت بوو لە شاری سلێمانی لەسەر ئاستی ناوەندەکانی هەڵبژاردن یەکێتی و پارتی و 5 حیزبی دیکە کە لە پەرلەمانی کوردستانە بەشدار بوون پێشتر دیارە کۆبنەوەکە بۆ ئەوەیە کە هەموار یاسای هەڵبژاردن بکرێتەوە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان چالاک بکرێتەوە و ئەو ڕژنووسەی کە یان ئەو یادداشتانە و پرۆژانەی کە ئامادە کرابوون لەلایەن حیزبەکانی دەرەوەی حکومەت بۆ مەسلەی هەموار یاسای هەڵبژاردنەکان و دواتر ڕێکەوتنی یەکێتی و یەگرتو و کۆمەڵی دادگەری و هەروەها بەشێک لە حیزبەکانی تر لەسەر مەسلەی پرۆژە یاسای هەڵبژاردنەکان کە بە شێوازێک بێت هەڵبژاردنەکان دوا بە دوای ئەوە لە 28 ئەمانگە وەکو پێشتر ئاماژەم پێکرد کۆبوونەوەی نێوان پارتی یەکێتی ئەنجامدرا ئەوانیش ڕێکەوتن لەسەر ئەو خاڵانەی کە پێشووتر لە کۆبوونەوەکانە کۆمەڵ و لایەنەکانی دیکە لەسەری ڕێکەوتبوون کە پرۆژەیەکی هاوبەش بوو بۆ مەسلەی هەڵبژاردنەکان و پاکردنەوەی تۆماری دەنگدەران دیارە لە کۆبوونەوەکەدا دوای کۆبوونەوەکە کە کۆبوونەوەکە نزیکەی 5 کاتژمێری خایان ڕاگەندراوێکیان بڵاو کردەوە کە خۆی لەو خاڵانەدا دەبینێتەوە یەکەمیان سیستەمی چواربازنەی بەپێی پارێزگاکانی هەرێم دەبێت دووەم تۆماری بایۆمەتری کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق بکرێتە بنەما بە هەموو پێداویستیەکانیەوە و هەروەها سێەم داتاکانی وەزارەتی پلاندانانی حکوومەتی عراقی فیدراڵ بەکاردێت بۆ دیاریکردنی ڕێژەی کورسی پارێزگاکان چوارەم کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێم واتە ئەو کۆمیسیۆنی کە پێشووتر هەبووە بە هەمان شێوە کارا بکرێتەوە تەنها بۆ ئەو هەڵبژاردنە کاری پێ بکرێەوە ئیشکارەکانی خۆیان ڕاپەڕێنن پێنجەم سەرۆکاتی پەرلەمان و فراکسیۆنەکان کۆبوونەوەیەک لەگەڵ نوێنەری پێکهاتەکان لە ناو دەرەوەی پەرلەمان ئەنجام بدەن ئەوەی کە لەو کۆبوونەوەیەدا لەسەر ڕێک نەکەوتن و ماوەتەوە بۆ کۆبوونەوەی تر مەسلەی کورسی پێکهاتەکان بووە کۆتاکان بووە کە نەگەیشتونەتە ڕێکەوتن لەسەری دوا بەدوای ئەو کۆبوونەوەی کە هەیە بۆ ڕۆژانی ئایندا کۆبوونێک ئەنجامە درێ ڕێکەکەون لە دەرەوەی ئەوە بە دوا بەدوای ئەوانش کە ڕێکەوتنەکان تەواو واژۆکران دەچێتە پەرلەمانی کوردستان و بۆی پرۆژە یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە لە کۆبوونەوەکەدا بڕێز دکتۆر بێسوون لە ناوەندی هەڵبژاردننی ئامار و کۆمەڵی دادگەری بەشدار بووە دەمێ هەندێک پرسیاری لێ بکەم لەسەر کۆبوونەوەکە دکتۆر سڵاوی خوا لێبێت 5 کاتژمێر لە کۆبوونەوەیا بوون چیتان باس کردەوە نەتان پێچووە بەڵێ بەناوی خۆی بەخشەدەی میێرەبان دیارە ئەمڕۆ کۆبوونەوە هاوبەشە هەنگایەکی گرنگ بوو لە تێپەڕاندنی ناکۆچی لایەنەکانی هەرێمی کوردستان لەسەر پرۆژە یاسای هەمواری هەڵبژاردننی هەرێمی کوردستان خۆشبەختانە سەرجەو لایەنەکان بە گیانێکەوە هاتبوون کە هەمومان پێویستە ڕێککەوین و پێویستە ناکۆچیەکان وەلا بنین ئەوەیش کە باسی لێکرا بە وردی لەسەر کۆی خاڵەکان قسە بکرا بە تایبەتی ناکۆچیەکانی پێشتر کە بۆنمونە 5 لایەنی سیاسی سەرەکی هەرێمی کوردستان لە پەرلەمان هەموارێکی پرۆژەمان پێشکەش کرد یەکێتی نیشتیبانی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان هەروەها جوڵانەوەی نەوەی نوێ هەموو ئەم فراکسیۆنانە پێکەوە پرۆژەیەکی هاوبەشمان پێشکەش کرد ناکۆچیەکان لەسەرم پرۆژەیە بوو ئەوەی کە لەسەری ڕێککەوتین زۆرینەی هەرە زۆری ئەو داواکاریانی پێشتر بوو کە هەرێمی کوردستان لە شێوازی یەکبازنەی ببێتە فرەبازنەی و هەروەها تۆمار و داتاکانی حکوومەتی عێراقی بۆ ئامار و هەروەها تۆماری بایۆمێتریش لە عێراق وەربگیرێ هەروەها ڕێککەوتین لەسەرەوەی کە ئێمە پێکاتەکان قسەیان لەگەڵا بکرێ ڕێی ئەوان وەربگیرێ پاشان کە ڕێی ئەوان وەرگیرات نەک تەنیا لایەنەکانی ناو پەرلەمان لایەنەکانی دەرەوەی پەرلەمانیشون کە ئێمە ئەزارین 5 حیزبی سیاسی لە پێکاتی مەسیحی و چەند هێزێکی سیاسی لە پێکاتی تورکمان لەگەڵ ئەو داوایانە نین کە ئەوانەی لە پەرلەمانن ئەمانە پێکەوە قسەیان لەگەڵەکرێ ڕژنووسێکی هاوبەش ئامادە ئەکرێ بۆ ئەوەی کە ئێمە لە کۆبوونەوەکانی داهاتوو ڕێککەوتنی کۆتایی لەسەر بکەین لەسەر مەسلەی کورسی پێکاتەکان کە کۆتاکانن ئەوانە کە گرفتی سەرەکی بینی یەکێتی و پارتی بوون پێشووتر ئەلێرە قسەباسی لەسەر کات چ ڕێکەوتنێکرا لەسەر ئەم بابەتە یان گەیشتە هیچ ڕێکەوتنێک چەند پێشنیارێکە بوو بۆ کۆتاکان بەگشتی بەڵام ئەوەی کە بگەینە ڕێکەوتنی کۆتایی نەخێر هێشتمانەوە بۆ ئەوەی کە لەگەڵ خۆیان قسە بکەین و ئەو پێشنیارانە بخێنە بەردەستیان بۆ ئەوەی کە یەکێک لەو پێشنیارانە کە لە سوودی پرۆسی هەڵبژاردن بێ لە هەرێمی کوردستانە وەری بگرین وەکو کۆمەڵی دادگەری ئێوە چ پێشنیارێک چ پرۆژێکتان هەبێت پرۆژەکەی جاری پێشووە یان ئەم کۆبوونەوەی هیچ قسەیەکی تازەتان کرد لەسەر مەسلەی هەموار یاسای هەڵبژاردنەکان و کاراکردنەوەی کۆمیسیۆن ئێمە کۆمەڵ لەسەر کۆی یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان قسەی جددی خۆمانمان کردووە
پێشتر لە 2021 مانگی 11 ڕامانگەیاندوو سوورین لەسەر پێشنیارانە بەڵام بێگومان لە هەر کۆبوونەوەی کاتێک کە تۆ لە کۆبوونەوەکانە بۆ چوونەکاناڵە گۆڕەکەی بۆ چۆنی تازە خێنە ڕوو بەڵێ ئەمڕۆ ئێمە زۆر تاکیدمان لەسەرەوە کردەوە کە دەنگدانی تایبەت پێویستە یەکێکە لە گرفتەکان لە هەرێمی کوردستان چارەسەری بۆ دابنرێ بۆ ئەوەیش چەند پێشنیارێکمان خستە ڕوو کە هیوادارمەوە پێشنیارانەی سوودی جدی لێوەربگیرەوە هەروەها بۆ بازنەکان شێوازی دابشکردنی ژمارەی کورسی بەسەر بازنەکانە چەند پێشنیارێکمان خستە ڕوو ئەوانش بە دڵنیایی لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەممە کە پێوترێ کۆبوونەوەی هوەری لە نێوان دەستگاکانی هەڵبژاردننی لایەنەکان لەوێ بە تێر و تەسەلی قسەی لەسەرەکرێەوە وردەکاری هەموو ئەو شتانێک کە هەیە لە یاساکە پێش ئەوەی یاساکە بچێتە پەرلەمان ڕێککەوتنی لەسەرەکرێت. یەکێک لە گرفتەکانی هەڵبژاردننی پێشووی دکتۆر مەسلەی هەڵبژاردننی ئەلکترۆنی بوو کە زۆر قسە لەسەرکە بەرمجەکراوە و خڕوخاتێکی زۆر کراوە فێڵ زۆر کراوە لە مەسلەی هەڵبژاردنەکان ئەسا لەم خاڵانەشەکە من بینیم لەسەر ئەمە ڕێککەوتنەوە بۆ ئەگەر ئێوە تێبینیتان لەسەری هەیە جارێکتر ڕێککەوتن لەسەرەوەی هەڵبژاردن بە شێوازی ئەلکترۆنی بێت و بە شێوازی دەستی هەژمار نکرێتەوە. ئێمە خۆتەزانی تۆماری بایۆمتری عێراق کۆی ئەلکترۆنی لە عێراق دوو قۆناغە قۆناغی یەکەم پێوتێت تعریف تا ئەوەیە کە تۆ کارتێکی دەنگدان وەرەگری قۆناغی دومی ئەوەیە کە تۆ کارتی دەنگدانەکە دوای دەنگدانەی خیتە سندوقەکەەوە ئێمە ڕێککەوتین کۆی ئەم پرۆسەیە بەکاربێنرێ بەڵام زیادەیەکمان خستۆتە سەری کە هەژماری کارتەکان بە ئەلکترۆنی و بەدەستی شەکرێ لە کاتی هەبوونی جیاوازی لە نێوان هەژماری ئەلکترۆنی و دەستی ئێمە دەستیەکە حسابەکەین ژمارەکرێ ئەوەی ئەلکترۆنیەکە ڕەدەکرێتەوە ئێمە ئەوەی پێشوو لەسەر هەژماری دەنگەکان گلەیمانە بوو یاسەی ژەمان گلەیمانە بووە بۆیە ڕێککەوتوین لەسەرەوەی بە دەستیش بکرێەوە دەستی بێتە بنەما. ئێستا تەواو گەیشتن ڕێککەوتن ینی هەڵبژاردن ئەنجامەدرێت ینی ئەمە تەواو قسە ئەم پێنج خاڵی کە لەسەر ڕێککەوتن کۆتاییە تەواوی تر دەستەکرێت بە هەمارکردنەوەی یاسای هەڵبژاردن. کەشی کۆبوونەوە کە بیرروبۆچوونی لایەنەکان کۆی ئەو لێگەیشتنانی کە هەیە ئەمەمان پێڵێ بەڵێ بەڵام ئەگەر لە چەند ڕۆژی داهاتوویش پێویستمان بەوە هەیە لە مەتبەخێکی پێش پەرلەمانە پرۆژه یاسایەکی هەموار ئامادە بکرێ و ئەو پرۆژه بەشە بدرێ بە سەرۆکاتی پەرلەمان و گفتوگۆی لەسەر کۆتاکان نابێتە گرفت لە بەردەم پرۆس ئێمە بێت لەسەر کۆتاکان ڕێککەوێنیم جا پرۆژه یاسا پێشکەشەکەین یعنی ناین هیچ شتێ بکەین تا لەسەر کۆی پرسەکان کۆتاکان تۆماری دەنگدەران هەمواری یاساکە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی تا ڕێک نەکەوین هیچ شتێک نابێنە ناو سەرۆکایەتی پەرلەمان ئێمە قسەمانەوەیە کە پێویستە لەسەر هەمووی برادەران بۆ نمونە هەندێک لە بۆچوون لە کۆبوونەوەکەەوە بوو با ئێمە یەکەم خوێندنەوەی یەکەم بکرێەوە هەموارەکان بۆ ئەوەی کە سیفەتێکی بەپەلەی پێبرێ بەڵام ئێمە وتوان نەخێت بەبێ هیچ ڕێککەوتنیی پێشوەختە نابێ هیچ پرۆژه یاسایەک ببرێتە هۆڵی پەرلەمان و گفتوگوی لەسەر دکتۆرگیان سوپاس دەکەم سوپاس بۆ جەنابەت سوپاس دەکەم دیارە وەکو ئەوەی کە گوێبیسێ بوون ئەوە بەشێک بوو لە ئەو زانیاریانی کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی لانەکانی پێکەنەری حکوومەت و دەروی حکوومەت بوو لەسەر مەسلەی هەڵبژاردنەکان دیارە یەک شتی ترکە ئیزافە بکرم ینی پێشتر وتە بێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاندوو ئەگەر تا کۆتایی ئەم مانگە لایەنەکان لەسەر وادەیەک بۆ هەڵبژاردن ڕێک نەکەون کۆمیسیۆن چالاک نەکرێتەوە هەموار یاسای هەڵبژاردنەکان نەکرێت هەڵبژاردن لەم ساڵدا ئەنجام نادرێت کە ئەمە تاکە بەهانە بووە بۆ درێژکردنەوەی تەمەنی ئەم کابینەیە کە و کاتەی لە نۆی مانگی تشرینی ساڵی ڕابردوو تەمەنی پەرلەمان و حکوومەت درێژکرایەوە بە پاساوی کاراکردنەوەی کۆمیسیۆن و ئەنجامدانی هەڵبژاردن و ڕێکارەکانی ئەوە بوو ئەگەر بێت و ئەمە لەم مانگەیە کۆتایی پێنێت هەموو ئەوانش ینی چۆنەڵێ یەکلایە بێتەوە کە ئیتر ئەم هەڵبژاردن لەم ساڵش ئەنجام نادرێت دیاریش نیە ئاجارێکی تر تەمەنی پەرلەمان بۆ ئەمە درێژەکرێتەوە یاخودنا بەس ئەوەی کە گرینگە ئەوەیە یەک کۆبوونەوەی ترماوە کە لە دەرەوەی پەرلەمان بکرێت لەسەر مەسلەی پێکاتەکان کە یەکێک بوو لە خاڵە ناکۆکەکانی نێوەنی کێتی و پارتی لەسەر مەسلەی ڕێگنەکەوتنیان کە کۆتاکان بە چ شێوازێک بێت ئەمە یەکلای یەکاتەوە و وەکو کۆمەڵی دادگەریش دکتۆر بێسون ئاماژەی بەوە کرد کە ئەوانش قسەی خۆیان کردووە و پرۆژەی خۆیان هەبووە و بەگشتی لەگەڵ ئەوەیان نەبوون کە ئەسڵان هەڵبژاردن دوا بکەوێت ئێستاش لەگەڵ ئەویان بە زووترین کات هەڵبژاردن ئەنجام بدرێت بەڵام بە شێوەیەکی پاک و تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە کە بەپێی زانیاریەکان نزیکەی 600 بۆ 700 هزار ناوی دووبارە و تۆماری دەنگدەران لە تۆماری دەنگدەرانە هەیە کە دەبوو پاک بکرێتەوە ئەمە
ڕێکارێکە دەبێ بگیرێتە بەر بۆی هەڵبژارنێکی پاک بکرێەوە هەروە هەوڵاتیانیش متمانیان بۆ بگەڕێتەوە بە مەسەری هەڵبژارنەکان بەڵێ.